يعني كاك دكتور أمن الله أنا هتا كي يعني هر أعوام طول الرجال كان بن يا مثلا جولا كسيكي جورين نجرين يعني يك قناعتي عن بيبكا براسي من حزك ما قد جناب بتواني نا والله بابن يكشف يا بلام منال هلي شيكت هو من نالم ليبا بقربان كتفك من نالم زليشي ليبا كان عندي دايك باقواك اما نعم باشنيا لان قد لقال يعني متابتي لي داني جستي بلام خو اتواني اود سيوالك ولا جارك تفنكي ناتواني ممكن خلي ونيا من الله كلا دوره ناتواني توني دنگي بقواري بتوني بي بلا جارك اشتوانك كرما ما غلطه ناتواني دسي بقري تو بلا جارك اشتوا انواع شواز من هي بو پرودي من البقربان بلام تو جنيك او تفيك او كيتو بيك نيتي اي وزاني صعوبته وزاني راسه شون یاریشی لەگەڵاکی تۆپێکی بۆ هەڵەیەیت و لە باوەشیەکەیت و چیەکەی ئەماکە ئەمە وەزانی ڕاستە کە ئەمەی کرد تەواو ئەبێ بەشی لە کەسێتی بە قوربان هەر ئەوەنە دووبارە بووە ڕاست ڕەفتار چییە هەر سلوکێکی من و تۆ کە ڕەفتارێکەکەن هەڵسوکەوتێکن تفکردنە جنێوانە شتێک هەڵەگرینەوەی خێن یارمەتی یەکێکین هاوکاریەکەین یەکێ بانگمانە کاڵین بەڵێ دانمان هەر ئیشێکی باش بێ تۆ پاداش دەکەیت تەشجیعێکی دەستخۆشی و لێکە دووبارە بێت هەشتی دووبارەوەی بەخوو بەعادەت بەشی لە کەسێتی خراپەکەش ڕاستە خراپەکە بێ لێ قبول نەکەیت ئەبێ گلەیی لێ بکەیت ئەبێ ناڕەزایی دەربڕی دووباری ناکاتەوە هەر شتێ کە ئێمە بیکەین و بزانین ناڕەزایی و توندوتیژی لە دوایە و هەستمان بریندارێکا و چی و چی و چی بە زیانمان تەواوی دووباری ناکەینەوە بەڵام کە غەڵەت بێ و ڕاست بێ تۆ چاوپۆشی و لێ کرد یا پێکەن یا تەشجیعی کرد ئەبێتە هۆی ئەوەی کە دووباری کاتەوە دووبارەشی هەر شتێکی زۆر دووبارە بۆ بە خوعادەت تۆ جگەرە کێشی مەشروب خۆری بۆ نمونە نوێژەکەی ڕۆژووە هەر ئیشەکەی ئەمەگە بیدایە دووبارە کراوەتە بۆ بەشێ وەکو جەدوەلی سەڕیلات وەکو سیاقەتی لاتەوە ڕەفتار ئاوا دروستە بێت بەڵێ بەوتم نازانم یعنی نازدان بە مناڵ خراپەکەی لە چیە خراپەکەی لە چیە کام خواردنەی خۆشە کاکشێرکۆ جان تۆ زۆری بخۆ کام خواردنەی زۆر خۆشە باشە بەڵێ خراپە یا خراپ نییە وڵا خراپ حەزل لە قەلە حەزل لە ئاسکە حەزل لەر گۆشتێکە زۆر زۆر خۆ زیادە ڕۆی تاکە کەمیش خۆ هەر خراپە بۆ جسمم خۆشەویستی جوایە بە قوربان مناڵ پێویستی بە خۆشەویستیە بڵێ پێویستی بە ڕێزگرتن هەیە پێویستی لە باوەشکردن هەیە پێویستە ماچی بکەین بەڵام کاتێک بە حەق و ناحەق ماچیەکەین و پاداشتێکەکەین و بەرتی لێنێ و هەر غەڵەتێکی چاوپۆشی لێکەین بۆم باس کردی بڕۆ بخوێنەرەوە بە قوربان بڕۆ لە سەدان سەر چاو کتێبە هەیە بزانە کەسێتی نازدار چیە مناڵی نازدار یعنی نقمکردنی مناڵە لە خۆشەویستیا ئەمە غەڵەتە دوو چاوپۆشیکردنە لە هەڵەکانی ئەمە غەڵەتە سێ جێبەجێکردنی ئیشەکانە بۆی مەفروزە خۆی مناڵە شتانە بکات بەڵام دایک و باوک بۆیەکە نەمە مناڵی نازداریە بۆیە پشت بە خۆی نابەسێ کەسێتێکی لاوازێ با من یەکشیشی پێ بڵم کاک شێرکۆ گەر لێساوە چاکی نەکەن ئەم مناڵە کەسێتی وابێ لە داهاتووە دەیان کێشە و گرفتی دەرونیە تووشێ بێ زۆربەی زۆریەوانی تووشی وەسواسی عەمەلیە بن تووشی خەمۆکیە بن تووشی با بڵێن دڵە ڕاوکێ بن تووشی ترسە بن ئەوانن کە بە مناڵی زۆربەیان ئەوانن بە مناڵی کەسێتیان لاوازەوە تێکەڵ بە خەڵک نەبوون پشتیان بە خۆیان نەبەستووە ڕاست و چەپی خۆیان نەزانیوە ئەمە کێشەکانە براکەم یعنی ئێمەکەم هاوارەکەین لەبەر بەرژەوەندی مناڵەکانی خۆتە ئەبێتۆ لەگەڵ باوک تا قسە بکەین من ئەگەر ڕێم پێ بیت و قەناعەتێ لا دروست بێ من ناوبڕێک وەرەگرم قسەیان لەگەڵاکەین قەیچێکە زۆر باشە پێم خۆش ڕاست ناکەم ئێمە شتەکانی خۆ ناچین شەڕیان لەگەڵا بکەین و بە شێوازێک وەکوتم تەعارفیان لەگەڵاکەین و شتەکان